خۆی ئێستا پرۆسی چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە لە هەموو کوردستانە تازەگەریەکی زۆر باشی بەسەرا هاتووە بۆ ئەوەش هیچ کەسێک بۆی نییە خۆی بە تەنها بڕیاری شوێنێتی چارەسەرەکە بدات دوای ئەوەی نەخۆشیەکە دەستنیشان نەکرێ ئەشێ بۆ لیژنەیەکی پسپۆڕی کە پێوتێ MDT یعنی لە هەموو پسپۆڕیەکان وەکو نەشتەرگەری و وەکو نەخۆشی دەرمانی شێرپەنجە و وەکو نەخۆشیەکان و دکتۆری تیشک هەموو لەوێ کۆبنەوە بە پێی ڕێنماییە جیهانیەکانی چارەسەری شێرپەنجە بڕیاری چارەسەری نەخۆشەکە ئەدرێ و ئەو نەشتەرگاریانەی کە پێویستە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە کە بکرێت لە هەموو عالەما چۆ نەکرێت لە کوردستانە ئەگەر وەکو ئەوان نەکرێتەوە باشتر ئەکرێت و هەم لە هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە ئەو چارەسارانە بە باشی ئەکرێت بەڵام خۆی یەک شت هەیە کە نەخۆش ئەبێ بیزانێ و ئەبێ هەموو کەسێک بزانێت کە چاکبوونەوەی ئینسان بەدەست خوایە و مەسئولیەتی قانونی پزیشکیش چاککردنەوەی نەخۆشەکە نییە خواش نەخۆش چاکەکاتەوە دکتۆر تەنها یارمەتی دەرێکە بۆ ئەوەی لە ئازار و مەینەتیەکانی نەخۆشەکە کەم بکاتەوە بتوانێت چۆنیەتی ئەو ژیانەی کە نەخۆشەکە ئیباتە سەر گۆڕانکاریەکی بەسەرا بێت ئەگەر نەزیفی هەبێ نەزیفەکە بوەسێنێ ئەگەر بێت و گرەیەکی هەبێ گرەکەی بۆ لابا ئەگەر ڕیخۆڵی گیرابێ ڕیخۆڵی بۆ بەربا ئەگەر لە شوێنەکە بوو بێ بە برینەکەی بۆ لابا بۆەوەی هیچ دەبێ بەلابرنی برینەکە و بەلابرنی گیرانی ڕیخۆڵەکە و بەلابردنی خوێن بەربوونەکە و بەلابردنی مەسەلەن کۆکە و ئازار و کەمکردنەوەی ئەمانە چۆنیەتی ژیانی نەخۆشەکە باشتر بێتەوە بتوانێت ژیانی خۆی بەسەر بەرێ و هۆی ئەو نەخۆشانی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە هۆی مردنەکانیان لە ١٨ زیاتریشیان نەخۆشی شێرپەنجەکەنیە بگرە بەهۆی ترەوە ئەمرێ وەکو جەڵتەی دڵ وەکو سەکتەی مێشک وەکو سەکتەی سیەکان بەم شتانە زیاتر ئەمرێت تا بە نەخۆشیەکە زیاتر بمرێ بە حادسەش بەجارێک نەخۆشەکە نەخۆشی شێرپەنجەیە بەڵام بە حادیسەیەکی تر ئەمرێت ئەمە خۆی بە کورتی نەخۆشی شێرپەنجەیە لە هەموو عالەما خۆی ئێستا لە ئەمریکا کە وڵاتێکی زۆر پێشکەوتووە ئەگەر سێ کەس لە بازار بێنی لەو سێ کەسە یەکێکیان تووشی شێرپەنجە ئەبێت ئەنی شێرپەنجە لە هەموو عالەمایەکە زیادی کردووە نەک تەنها لە کوردستانە ئەویش زۆر سەبەبی هەیە کە ئێستا دۆزراوەتەوە لەوانەیە وەخت و خۆشی ئەمانە هەبوو بێت بەڵام لەبەر ئەوەی وەسائلی تەشخیصی نەبووە کە خەڵک نەیتوانیوە بە دەستنیشانی نەخۆشیەکان زوو بکات لەبەرەوە خۆی ئێستا لە هەموو عالەما حەوت نیشانە هەیە بۆ نیشانەی شێرپەنجە ئەگەر هەر کەسێک هەستی بەم یەکێ لەو حەوتە کرد یعنی ئەبێ سەردانی پزیشکێ بکە بۆی بزانێ کە شێرپەنجە هەیە یانە یەکێ لەوانە ئەگەر لە ماوەی 6 مانگە زیاتر لە 10 کیلۆی کەم کرد بەو مەرجەی کە ڕەجیمی نەکرد بێت و خۆی هەوڵی کەمکردنەوەی وەزنی لەشی نابێت و هەمیان لە هەر شوێنێکی نایەتیادیەوە خوێن هاتە دەرەوە سێ هەمیان ئەگەر هات و خاڵەیەک یا نیشانەیەکی هەبوو خورانی تیا دروست بوو یا حەجمەکەی زیاد کرد یا کۆکەیەکی زۆری هەبوو یا سکشون و جیهازیە سۆمانە گۆڕانکاری بەسەر هات وەکو قەبزی وەکو ئیسهالی زۆر سک دەرچوون یا سک دەرنەچوون تقریبا یا هەر گرەیەک لە هەر شوێنێکی لە شابێ ئەبێ حیسابی بۆ ئەوە بکەیت کە ئەمە ئەم نەخۆشە احتیمال لە نەخۆشی شێرپەنجەی هەبێ چۆ خۆی لە ئەساسە هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە بەڵام بە پێی دەرەجەکانی ئەگۆڕێ ئەگەر نەخۆشێکی شێرپەنجە لە دەرەجە یەکات تەشخیص بکرێت لە 195 لەوانەیە هەتا هیچ کێشەیەکی نەمێنێ ئەگەر چاک بکرێتەوە بەڵام لە ئەگەر دەرەجە 4 بوو تابان ڕێژەی چاکبوونەوەی زۆر کەمترە بێتەوە و تێشوونەکەی بۆ عیلاجەکەی زۆرتر ئەبێت مەینەتەکانی زۆرتر ئەبێت هەتا زووتر بڕوە بۆ چارەسەر نەخۆشێک بۆ ئەوی هەرچی نەخۆشێکی هەبێ زیاتر ئیسیفادە ئەکات و زووتری شاگە بێتەوە و لە هەموو ڕوویەکەوە قازانجی نەخۆشەکە